والله ڕووداوەکە سەرەتا دوو گەنجاتن دانیشتن لەناو دانیشتنەکە داوای نانکردن طبعاً خۆم لەیلا بیم یەکەم جا کە نانەکە ڕایان داوزیە و طبعاً داوای بپسی و سەردەمەنی کردن و دواسە چایش تواسن چای شەران داوزە دوای لە خیرە و نەرگلێش تواسن داوزێ ئارایان ئیتر خۆم وە کاریگە و دەچیم لە ناو ڕێستۆران بەڵام کارمەندەکانم هەر لەیلا بیە ئیمە تەبعێکمان هەست حەز ناکەین کە خەڵکەکە بادەی لە وەکو بعضی مەطعمەیلی لە خانقین ئەو لە دەرەوەی خانقین یەکسەر ئەو کەسە ئەو زەبوونە بادەرە لە من داوای حساب لە لکە لەبەرەوەی عادات و تەقالید خانقین جیاوازە خانقین عادات و جیاوازی دایمەن هەروە عەرەبی بەش کەرەم ضیافە دیرت حەزکەت خزمەت خەڵک بکات حەز ناکەت ئەو چ شتێک لە بکات بەو داوای پارە بدە تا من ئەرا چش داگرم نا ئەو شتێک لە حەز ناکەین بکەین حەزکی خەڵکەت دانیشت دوای ئەوە شوتین تا نانەکەتەوە نەود و تا چایەکە نەخۆن قبول ناکەم هیچ حساب ئەرا خەوتی بوون بەڵام ئیتر دوازە توزە چوبین دەست بچوون یەکی لە لیان چوبی فەیتر ئیمە دەرگای گەسمان لە قەی مەطعمەوە خاسەوە دلیڤەرێگان و مسواک وەرە ناو مطبەخ بچوت لە دەشتەوە مەطعم بات ئیتر لەولا چوبین دەست بچوو یەکی یان چوبی دوای 5 دقیقە 10 دقیقەیتر ئەوەکەیتر سیر کردیا ئەوەکەیتر چی لەولا لە دەست خەریکە غافل کارمەندان بکات وچیە طبعا وە خەریکە موبایلەی شادەسیان نامەرە یەکترینان تەواصلەوە لە یەکتریەوە کە چین بچن چین هەڕا بکەن چین دەربچن ئیمە حەز ناکەین فرە دریژەکەن هەدەفمان ئەوە نییە پارەگە و هیچ شکویگە و کاکە من هەر لە ئێسەوشم عافیەتیان بوو سەدەقەی سەر کارمەندەکانم و مناوەکانم بەس هەدەفمان ئەوەسە ئەو شتە دووبارە نەودە و گەنجیەوە و عمرە حەو نەدەدەرە چتاوە حەو بدەت و حەڵاو پارە پێیا بکات و حتما متەکدم دایک و باوکیان وەلیان قسوور ناکەن و یارمەتیان دەن و ئیتر داواکەین لە دایکان و باوکان تەمەی مناویان بدەن با چتیاوە ڕوود نەدەت هەر لە ناو شار خانەقین و لە گشت شارەکانیشە